دەوڵەت و دەستگاکانی حکومی ئیشیان چییە کاریان چییە دە هەر بوارێکە تۆ تامینی شتەکەی خۆتی کردووە تۆ تامینی پێداویستەکانی کردووە تۆ ئەو یاسا ڕێسایی و بە ڕسمێن ناساندووە تۆ دەرفەتی خۆش کردووە کە بەهەرحاڵ وەختێک کە هاوڵاتی بە تاوانێکەوە بە سزایەکەوە بە شکاتێکەوە بە نیگەرانیەکەوە یا بە گومانێکەوە دەگیرێ لە ڕێگەی سڵحی عەشایری وەشارینەکەی باب لە کوردستانە لە ڕێگەی موسسە دروستەکەن وەزارەتی عەدلەکەیان تەبدیل بێ بەوەی کە مؤسسەیەکیان هەیە یا بەهەرحاڵ هینێکی ئیجتیماعی و ئیسلاحیان هەیە ئەمە وەختێک کە ئایسار دێتە پشیمەمەشێ وەڵامە فلانە مەسوولە لە منطقەی محافزەی سلێمانیە یا فلانە کەسی کە بەهەرحاڵ لە ڕێگەی سڵحی عەشایریەوە کاروبارەکان جێبەجێکرد یعنی لەسەر مەسەلەی ژنان و تا قەتڵ و تا کوشتاری خەڵک بەهەرحاڵ ئەمە یەکێکە لە گەورەترین میکانیزمەکان کە خودی دەسەڵات برەوی پێدا و خودی دەسەڵات ئەم ئۆرگانانەی بەڕسمیان ناسیوە یعنی کەواتە لێرا کە وەختێک کە یاسانیە ئیتر ئەم ڕوودا و حادیسانە بە پەیوەندی ئیجتیماعی لە بینی ئەحزاب و کەسایەتیەکان و ئەو دۆخە چارەسەریەکە ئەژین ئەگەر ئەوان یاسایشیان هەبێ بۆ ئەو بابەتانە وە خەڵکی کوردستان بڵێن باب لە ڕێگەی ئۆرگان و ڕێگە و ڕۆشتەکانی خۆیەوە وەڵام وەرگرنەوە یا بە دوچوون بکەن یا لێکۆڵینەوە بکەن نەک لە ڕێگەیەوەی کە بەهەرحاڵ ئەوەی کە وەکو خۆیانە لە ڕێگەی فلان ئۆرگانی کۆمەڵایەتیەوە یعنی ئەسڵەکە لە لای خۆیانە اینجا من باسەکە ماڵحاو ڕێگە و جادە و کۆڵەوە بازاڕێکە لە کوردستانە هەیە زۆر جێگەی شانازی و فەخر نییە بۆ خۆیان ڕەنگە بۆ خۆیان بەهەرحاڵ سیارەی بەرزیان هەیە کێشیان نییە بە تیارە هاتوچۆکەن زۆر لەگەڵ ئەو ڕێکەوتانە نین بەڵام بۆ هاوڵاتیە کە $10,000 سیارەیەکە کڕێ و بە خوێنی زگەر و دڵی بەهەرحاڵ هینیەکان تەمینیەکە بۆ ئەو کارەسە و ڕووداوێکی گەورەیە کە بەهەرحاڵ تووشی بشکۆلەتنین زەرور زیانە بێ ئێوە جادە و کۆڵانەکەی وایە ئەوە بیمەکەی وایە ئەوە لە ئەم شارەی ئێمە تۆ بانزینەکەی بە 450,000 و لەولاتر بە 850,000 وەلەو لاتر کە ساعتێ لێرە و دوورە بە 450,000 خۆت نەوتی هەیە خۆت نەوتی هەیە نەوتەکە ئەفرۆشی تۆ بە حکومەتی عێراق تەوزیعەکاتەوە بە $10,000 بەڵام بە هاوڵاتیەکەی خۆ بە 3 بەرابر بە هینەکەیتەوە دەیفرۆشیتەوە یعنی لە هیچ شتێکان نییە صحە لە هەر عادشێکی کرد تازەسەوەیە یەک وەزبەیەکەی نیگەرانی وشیلاتی کە گەورەی لە بەردەمانە باحەکە مەسەلەی سەبحە ئیتر ئەچێتە تەندروستیە چێتە سەقفە و شوێنێکیکە و نیگەرانیش یەکجا گەورەتر بۆ کۆمەلگاکە دروستەکە بۆیە ئەگەر مەسەلەکە ئەوان بەهانەی ئەوە بهێننەوە بڵێن کۆمەلگار خەڵق ڕێعایەتی ناکە خەڵق پرسیارەکە ئەوەیە کە خۆیان چ لێکۆڵینەوە و توێژونەوەیەکەکەن چۆن تەعام لەگەڵ خەڵکاکەن چی ڕێگەی لەوان گرتووە ئەگەر کەسێ کاری نایاساییە کات ئەوە خۆیان هەمەکارە نین دەفەرمی سزایان بدە فەرمو لێکۆڵینەوە بکە بەڵام معیار و پیانەوە پێوانەکەی ئەوان ئەوانەوەی کە ئەو علاقە و سیستەمەیە کە لە خوارە بۆ خۆیان لەسەر بۆ خۆیان دانەوە بۆ ئەوە عنی ناتوانێت ئێستا ئەگەر لە سەردەمێکی شاتوانی بێتی ئەوان قانع بکە لە واقع ئێستا ناتوانێت ئەوان قانعکە ئەوان لە یەک ئۆرگانە یەک بابەتە یەک مۆزوع نییە کە بەرحەبڵی ئەم دەسەڵاتە ئەم ئاراستەی هەیە ئەم شتەی باشەیە کە ئەکرێ بڵێن بە حسنیەت و تەماشاکردن و تەعاملی لەگەڵ بکەین